جەمال نەمەز وەڵامی میداوەتەوە و جەمال نەمەز ئەسەن پرسیاری کورتبوون جەمال نەمەز دەیکا نازانم بەر لە جەمال نەمەز بەس دکتۆر جەمال نەمەز لە هەشتاکانە ئەم پرسیارە دەکا لە مۆزوعی کێشەی ناسنامە و پرسیارەکە دەکات جوابەکەی بەوە دەداتەوە کە کورد کێیە ئەڵێ کورد ئەوەیە کە خۆی بە کورد دەزانێ یعنی هەر کەس خۆی بە کوردزانی ئەوە کووردە ئەڵێ کوردبوون ئەو باس لەوە دەکات کە ڕەبتی بە کولتور زمان بەمانەیە ئێمە کورد نین قەمانەمە بە وردی دەرکی بەوە کردووە کە بەمانە ئێمە کورد نین بەڵام جوابەکەی جوابێکە هەر کەس خۆی بە کوردزانی ئەمە اعتقادە لە ڕاستی ئەمە ئایدۆلۆژیایە هەر کەس خۆی بە کوردزانی ئەمە شتێکی ینی تەحلیلی ئەنتۆلۆژی کورد نییە ئەمە اعتقادە ینی ئەگەر هات و تورکێکیش خۆی بە کوردزانی ئەوە خۆی بە کوردزانی ئەوەی باسی جاشەکان دەکایە ئەمانە کوردنیانە ئەڵێ ئەمانە کوردی بە بالقووە کوردی بالفعل نین ئەمە لە خۆیان کووردە بەڵام بەکردەیی کورد نییە ئەمانە هەموو جیا دەکاتەوە جەمال لە بەزینێکی بڵێن هەوڵێکی فراوانگیری هەیە دەیەوێت زۆرترین شت زۆرترین مەساحە لە زەوی بکە بڵێ ئەمە کوردستانە زۆرترین خەڵک بێنەتە ناو قاعدەیەکدا دەنێ بۆ ئەوەی کێ کووردە بەڵام بە پێم قاعدەیە تەبان قەیدی هەیە یەکێک لەوانە ئەوەیە بالقووە بالفعلەکەیە جاشەکانیش دێنێتە ناو ئەوە کە ئەمانە کوردن یعنی ئەو بەم جۆرە بیر دەکات بیرکردنەوەیەکی تەواو پراگماتیکی من یەکێک لەو شتانی پێم سێر بوو ئەوە بوو چۆن جەمال نەبەس دکتۆر جەمال نەبەس لە ئەڵمانیایە بەڵام ئەمریکانە بیر دەکاتەوە ئێمە کۆدی مشتەرەکیان بۆ دروست دەکەین ئەو کاتە پەروەردەیەمە لە عایلە دەسێنینەوە و لە ئیتنیکەکانی دەسینینەوە کە کوکوینی جاجان ئەو کولتورە میلیانە کولتورێک دروست دەکەین کە کولتورێکمان دروست کرد لەگەڵ دروستکردنی ئەم کولتورە و چاندنی ئێمە نەتەوە دروست دەکەین و ئەوەی ینی تۆ نەتەوە دروست دەکرێت لە سەردەمی مۆدرن ناسیۆنالیزم چییە ناسیۆنالیزم ئێمە ئەگەر وابزانانی هەستی نەتەوەی وەوەی کە هەیە ئەمە نییە ناسیۆنالیزم دروستکردنی نەتەوەیە لە ڕێگەی چاندنی کولتورەوە ئەم کولتورە بە دوو جۆر لە کولتور فەرقی ئەندرسن لەگەڵ گەلنەرایی یەکشە جۆری کولتورەکەیە ئەندرسن پێی وایە لە ڕێگەی سەقافەی ناپیشەیەوە ئەو سەقافەی کە لە ڕۆژنامەکان ڕۆمانەکان سەقافەی ئەوەی کە وەزارەتی ڕۆشنبیری سەرکاری دەکات نەگەوەی وەزارەتی پەروەردە یعنی ئەوەی کە ڕەبتە بە بڵاوکراوەکانەوە و ڕۆمانێک دەنووسێ خەیاڵێکی مشتەرەک دروست دەکات لەم پەر بۆ ئەو پەر و ئەمەی کە ئەم سەقافەتە دەخوێنەوە یەک خەیاڵیان بۆ دروست دەبێت لێرەوە یەکبوونەکە دروست دەبێت ئەخەوە خەیاڵ نییە براکەم ئەوازانی چیەوەوە کوردم خەیاڵەکە دروست ناکە هەر عیلاقەی ئەزانی چۆنە هاوبەش چییە ئەوەی کە ئەو باسی دەکات ڕۆمانێک هەیە ڕۆمانەکە کۆمەڵێک کارکتەر دێنێت کارکتەرەکان تاریخین فلانین چین دەبێت لەم پەڕی ئەوەی کە خۆی بە کورد دەزانێت لەگەڵ ئەو پەر لەگەڵ ئەو کارکتەرانە جۆرێک لە ڕەبتی بۆ دروست بێت و خەیاڵی مشتەرەک ئەدەبیات دروستی دەکا و ڕۆمان دروستی دەکا ئەمە دروستی دەکا ڕۆمانەکانی بۆ نمونە بەختیار عەلی لە حدودی دەگەڵە ناچن بەو دیوالە ڕووی خەیاڵەوە کابرایەکی ڕۆژئاوایی ئەم خەیاڵەی نییە کە بەختیار بۆی مەی دروست دەکا وە کابرایەکی فلانی هەر یەکە هەر لە هەر منتیقەیەک جۆرێک لە ڕۆمانەیە خەیاڵەکە بۆ ئێمە دروست دەکات سەر بەوەیە ئێمە لە ئەدەبیاتی مۆدێرن کۆمەڵێ ڕابەری ئەدەبی مۆدێرمان هەیە شاری مۆدێرمان هەیە گۆران شتێکە عەبدوڕەحیم ڕەحمیەکاری شتێکە لەولاوە جگەرخوێنەیە شتێکی ترە ئەمانە هەموو جیاوازن و جگە لەوە ئەدەبیاتی کلاسیک ئەدەبیاتی کلاسیک فارس ئینگلیز فلان یەک ئەدەبیاتی هەیە ئێمە چوار ئەدەبیاتمان هەیە ئەمە ینی کێشەکە جاچیە نییە جاچیە ئەمە خەیاڵە ئەخە کێشەکە ینی کێشەکە آخر نازانم من تۆ زۆر سەیرە ئەمە ینی ئەڵێن خەیاڵی مشتەرەکە ئەڵێم ئەمە خەیاڵی جیاوازە ئەڵێ جاچیە ئاخر دێمە چۆن دەبێ بڵێن جاچیە دکتۆر گیان بۆ بکەوینە سەر سکەیەکی دیاریکرا و